دوایین تۆر و گفتوگۆی ئەم ڕۆژمان کە باسی ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراکەکەین کە لەم ڕۆژەیە بێگومان گرنگی و تایبەتمەندی و چەندین چالاکی لە وڵاتە پێشکەوتەکان بەڕێواچێ بە تایبەتی کە باسی خۆراکەکەین بەشێکی سەرەکی و پێداویستی ڕۆژانەی ئێمەیە بەڵام ئایا تا چەند ئەو خۆراکێکی خۆین سەلامەتە تا چەند ئەو خۆراکەی خۆین گرفتمان بۆ دروست ناکە لە ڕێگەی خۆراکەوە زۆر جا گرفتە تەندروستیەکانمان بۆ زیابێ لێرە لە هەرێمی کوردستان و بتوانین لە پارێزگاکان و لە شارەکانە تا چەند گرنگی درراوە بە سەلامەتی خۆراک کاڵین سەلامەتی خۆراک ئەو کەلوپەلی ڕۆژانە ئەیکڕین هەم لە پێداویستی ڕۆژانە هەم لە پێداویستی سەرەکیەکانیشەوە بزانین چەند سەلامەتە ئەمە چۆن نەتوانین ڕێزی ئەم ڕۆژە بگرین و بتوانین لەم ڕۆژەیە زەنجێک بێ ئەگەر کۆمەڵی خۆراکی ناسەلامەتمانێت چه خۆمانی لێ دوور بخەینەوە چێش بەرپرسە بەرامبەر ئەم بابەتە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد فاروق وەکو خوێندکاری دکتۆرا لە زانستی خۆراکە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا زۆر بەخێر بێ بەیانی باش ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک لە کێیەوە ئەم ڕۆژە دەستنیشان کرا و تایبەتمەندی ئەم ڕۆژە خۆی لە چیا بینێتەوە ئەم ڕۆژی جیهانی لەلایەن ڕێکخراوی نەتەوە گرتوەکانەوە لە ساڵی 2010 لە مانگی 12 ئەم ڕۆژە دیاری کراوەکو ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک کە لەمە بەس لە دیاریکردنی ئەم ڕۆژەوەکو ڕۆژێکە بۆ ئاگادارکردنەوەی هاونیشتیمانیان لەوەی چۆن بتوانرێت ڕێگری بکرێت لە کەمکردنەوە و هەروەها ئاگاداربوونیان لەو هۆکارانێکەوە کارن بۆ ئەوەی کە خۆراک ناسەلامەت بێت و هەروە هۆکار بێت بۆ دروستبوونی حاڵەتی ناخۆشی لەو کەسانی کە خۆراکی ناسەلامەت بەکارێنن. زۆر باشە مامۆستا کە ئەڵێن ڕۆژی سەلامەتی خۆراکیانی لە چی خۆمان دوور بکەینەوە یاخود ئەو بابەتانەی کە زیان بە خۆراکەکە ئەگەیاندن هۆکارن بۆ ئەوەی کە ئەمە خۆراکێکی ناتەندروست بێ بۆ مرۆڤەکان بە شێوازێکی گشتی چین بۆ ئەوەی کە ڕوونش بێ لە بەرچاوی بینەرەکانمان کە ئێمە چۆنچۆنی خۆمان لەو بابەتانە دوور بکەینەوە کە زیان بە خۆراکی تەندروستەگەیەنە. دیارە ئەمساڵ هەموو ساڵێک کاتێک هەیە ئەم یادە کرێتەوە شعارێکی هەیە با بڵێن لە ژێر ناونشانی تایتڵێک ئاکرێتەوە ئەمساڵ لە ڕێگەی هەردوو ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵ لە ژێر ناونیشانی سیبەر فود بەتەر هێڵز واتە خۆراکێکی سەلامەت هەبێت تەندروستێکی باشتری هەبێت بۆیە لەم ڕوانگەوە هاتوون چون داخڵی ناوەڕۆکی بابەتەکە بوون تاعاان ئەمساڵ ڕێکخراوی جیهانی هاتووە لە ڕێگەی کۆمەڵێک ئامارەوە زەنگێکی مەترسیدار لێدا لە جیهانە کاڵێ ساڵانە نزیکەی 600 ملیۆن کەس بەهۆی خۆراکی ناسەلامەتەوە هۆکارن بۆ ئەوی کە داخلی نەخۆشخانەکانە بن لەم ڕێژەیە نزیکەی 420 هزار کەس ساڵانە بەهۆی خواردنی خۆراکی ناسەلامەت و یاخود بەهۆی هۆکاری ئەو نەخۆشانەی لە ڕێگەی خۆراکەوە گوازرێتەوە ئەمرن بەتاخەوە لەم ڕێژەیە 150 هزاری و مناڵانن کە لە خوار تەمەنی 5 ساڵەوەن بۆیە ئەمانە هەموو یەکو زەنگێک لێ درێ بۆی ئێمە بتوانین چی بکەین بۆی بتوانین خۆراکێکی باش بەرهەم بێنین لە کێڵگەوە خۆراکی ناسەلامەت مەبەستمان چییە کە ئەڵێ خۆراکی ناسەلامەت چی ئەگرێتەوە زۆرتر کاتێک ئەڵێ خۆراکی ناسەلامەت لە کێڵگەوە کە ئەو کەسەی کە تۆکە چینەکە جوتیارەکە هەتاوکو ئەو کاتێک کە خۆراکەکە گاتە سەر ئەو مێزەی کە من و تۆی خوێن ئەوە هەموو ستێپەکانی خواردنی ناسەلامەت هەموو قۆناغێکی خۆیان لە هەریکە لەو قۆناغانە ستێپی هەیە بۆ ئێمە 5 کلیلمان هەیە گەر بینە سەر ڕەنگە ئێستا باسی ئەو بکەین لە کێڵگەکانە چۆن بەرهەم بهێنرێت چی بکرێت تۆزێ بابەتەکە توڵکێشە بەڵام ببینە سەرەوەی کە لە ماڵە ئێمە ئەو خواردنانەی کە ئی خۆین چۆن خواردنێکی سەلامەت ئامادەکەین چۆن بەکاری بێن ئێمە 5 کلیلی پاراست یعنی 5 کلیلمان هەیە بۆ ئەوەی خۆراکێکی سەلامەت بەرهەم بێنێت یەکەمیان بریتێ لە پاگوخایانی واتە تۆ تا ئەتوانیت ئەو خۆراکی کە ئامادەیەکەی چی لە ماڵەوە بێت چی لە دەرەوە پاگوخاوێن بێ خاڵی دۆمیان بریتێ لەوەی کە خواردنی کاڵ لەگەڵ خواردنی کوڵاوە لە یەکتری جیا بکرێتەوە ڕەنگە ئەمە بە زۆر جار لە چێشخانەکانە لە خواردنە خێراکانە ببینی کە هەمان ئەو تەختەیە کە با بڵێن خواردنە ئامادەکراوەکەی لەسەر هەر هەمان خواردنیشیان زەڵاتەکەی لەسەرەکە بۆی ئەمە تێکەڵکردنێکە حاڵێکی تریان بریتێ لەوەی کە خۆراک بە تەواتی بکۆڵێنرێت واتە بە پلەی گەرمی تەواتی بۆ نمونە گۆشتی مریش بە نمونە بێنینەوە لە مریش کابێ پلەی گەرمی بگاتە 7 پلە ناوەی بگا بە 7 پلە گەر ناکە کەواتە خواردنەکەت خواردنێکی سەلامەت نیە ئەو سەرچاوی ئاوی کە بەکارێنی پێویستە سەرچاوەیەکی ئاوی پاک و خاوێن بێت بۆ ئەوەی بتوانیت خواردنێکی باش ئامادەگەی هەیەکی تر لە خاڵە گرنگەکان کە پێنجەمیانە بریتە لە پلەی هەڵگرتنی خواردنەکە واتە خواردن لە چی پلەیەکات پێش ئامادەکردن و هەروەها دوای ئامادەکردن ئێمە بتوانین لە چی پلەیەکە پارێزگاری لێ بکەین بۆ ئەی پارێزگاری دکتۆر ینی مامۆساگر ئیشەڵاش بی بە دکتۆر زۆر جار لە لای خۆمان با لای خۆمان باسیکەین
نەخۆشیەکە بێ پزیشکە بەڕێزەکان ئامۆژگیریمانێکان لەشتی دەرەوە مەخۆ لە ماڵەوە خواردن ئامادەکە بیخۆ. ئەم هۆکارە چییە؟ دەرەوە چ جیاوازیەکی هەیە یا خۆڵێ خواردنی سەربەتاڵ. من پێم خۆشە تۆ لێرە ڕوونکردنەوە لەسەرەوە بی خۆ خواردنەکە سەربەتاڵە بەڵام کوڵاوە توێ ساڵی خواردنی کوڵاو بخۆن. ئەو خواردنە لە دەری شەو کوڵاوە بەڵام جیاوازیەکەی چییە؟ ئەو دڵنیابوونەیە کە تۆ لە ماڵەوە چۆن دروستیەکەی یاخود تۆ نازانی ئەمە چۆن دروستکراوە. یەکێک لە کاتێ باسی خواردنی دەرەوەکەین ئێمە وتمان خاک و خاوێنی ستێپی یەکەمە بەداخەوە ئەو خواردانی کە لە دەرەوە ئامادەکرێگە سەیری ئەو کەسەبکی کە ئامادەیەکە بەسیتترین نمونە هەر بەو دەستەی کە پارەکە لە تۆرەگری هەر بەو دەستەی خواردنەکەت بۆ کاتە ناو ئەو لەفەی کیا بە تۆ فلافل بە نمونە بێنینەوە ئەگە سێریکی زۆر جا بە دەستی فلافلەکە تۆزێک دەستی پێڵی بەدەستەوە ئەمجا سەر بەتاڵی ئەمجا پلەی گەرمی ئەو شوێنی کە خواردنەکەی تیامادەکرێت ئێستا ئێمە لە کوردستانیان وردەوردە پلەی گەرما بەرز بووە و ڕەنگە ئەمڕۆ پلەی گەرما لە نیوەڕای وەریگری لە سلێمانیا 37 پلە بۆ 40 پلە بێ ئەم خواردنە لە 40 پلە لە دەرەوەدانرێت و هیچ ساردکەرەوەک نەبێ گرنتی چێ لەوەی کە پیس نەبوو بێت بە مادەژێرایەکان ینی ئەمانە هەمووی سربەتاڵی ئێمە ژینگەمان پیسە ینی هەمووی هاوارەکە تۆ خواردنێکی سربەتاڵ لە دەرەدانراوە بە هەموو شێ بە تایبەتی لەسەر شەقامەکانی بینیت تۆز و پیسایی هەمووی بەسەر ئەم خواردنایە تۆ خواردنەکەی ڕاستە خۆ بەکارین ینی دوای کوڵان تۆ بەکارێنی نەک ئەوەی پێش ئامادەکردن بۆ ئێمانە هەمووی هۆکارن بەداخەوە زۆر جار ئەو کەسانی ئەمە وتومانە نبینە هۆکاری ئەوەی کە ئەو خواردنی سەرشەقام یەکێکە لەو خواردنانی لە هەموو دنیا هەیە بەڵام بە ڕێکاری خۆی ینی بەو ڕێکارانی کە بتوانی تەندروستی بەرامبەرەکەت پارێزی ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردیە حاڵەتێکمانەی ڕەنگە زۆربەی جار بیستی بێتمان ئەڵی خواردیشم و هیچم لێ نەهات بەداخەوە لە مەسلەی خواردنە من ئەڵم خۆشببختەوەی کاتێک کە خواردنێکی ناسەلامە دەخۆی یەکسەر نیشانەکانی دەرەکەوێت چونکە لە خواردنی ناسەلامەتە بەسیترین ینی سەرەتاییترین نیشانە بریتێ لە سکچوون خراپترین نیشانەی نەخۆشی کە نزیکەی 200 جۆر نەخۆشی دروستەکە بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بڵاوی کردووە لە تازەترین ئەپدەیتی کە ئەمساڵ بڵاو کراوەتەوە لە ڕۆژی جیهانی سەلامەتی خواردنە 200 جۆر نەخۆشی دروست دەکات بەسیترینیان سەرەتاییترینیان بریتێ لە سکچوون خراپترینیان بریتێ لە شێرپەنجە بۆیە گەر تۆ خواردنێکی خوارد و یەکسەر نیشانەکانی تا دەرکە خۆشببختی ڕزگارە بوولی بەڵام بەداخەوە ئەو حاڵەتی کە مەسلەی ئەکیومیلیشنە مەسلەی کۆبوونەوەیەتی لە ناو لەشا دوای چەندین ساڵ نیشانەکانی دەرەکەی بە تایبەتی لە ڕووی کیمیاییەوە بۆیە بێت ینی هاونیشتیمانیان خەڵکی خۆمان لەوە تێبگا مەرجنیە ڕاستەخۆ نیشانەکانی لەسەر دەرکەوە بۆیە بینی نەخۆشخانەکانەوە بەداخەوە ئاماری خۆی بەداخیشۆ زۆر جار ئەمە بابەتێکێنێ باوکەکە مناڵەکەی ئەبا کەمانە کۆمەڵێت دیاردن یانی هەموو ڕۆژانەی بینین ئەڵێ دایکەکەی نایڵێ یەکشت بخوا مناڵە دەبابی بەم تۆزێ ئەجا خۆشی بڕیارەیە ئەڵێ با بەرگری لەشی باش بێت مەناعی باش بێ ینی بۆ مناعی باشە بێت مامۆسا ینی بۆ مناعی باشە بێت تۆ بچی لە فێکی بیتێک کە نازای ئەم لە فێ چەند سەحەت ماوەتەوە ئایا لە کوێ هەڵگیراوە ئایا وەکوی تۆ باسیەکەی ئەبێ شوێنەکەی کوێ بێ اینجا پلەکانی گەرما بەرز بۆ تۆ ئەنجا مناڵ چەند ناسکیشە چەند کاریگەری لەسەر ئەو بەجێڵێ یەکسەر ڕێکخراوی تەندروستی جیهانی هاتۆ سنفی کردووە ینی مناڵ کۆرپە مناڵ بە تەمەن نەخۆش ئەمانە هەرەبێ بە دوور بن ینی تاوانە بە تایبەتی ئێستا گەر سیرکەن یەکێ لە سکچوون و ڕیشانەوە بڵاوبووەوە لە تایبەتی لە نێوان مناڵانە لە هەفتەی پێشەوە یەکێ لە هۆکارەکان کە پزیشکان ئامۆژگاریەکان پێویستە خواردنەکانیان سەلامەت بێ بە دووربوون لە خواردنی دەرەوە خواردنەکانیان لە ماڵ ئاوەکەی بکوڵێنرێت ئاو لەولا خواردنەکەی ئامادەکرێت بە پاک و خەیانی ئامادە بکرێت لە پلەی گەرمی بەداخەوە زۆر جا دایک و باوکەم خواردنێک بۆ مناڵەکەی ئامادەکات تۆزێکی هێداتێ ئەی خوات کە نایخوات هەر لەسەر بێنجی مەطبەخەکە جێڵێ دوای ساعتێ 2 ساعتی کە جارێکی کەیاتەوە بە مناڵ ئەمە کارەسات دروستەکە چونکە بە خێرایی بەکتریا لە سەری گەشەکە کە گەشێکر مناڵەکەی خوا نیشانەکانی تیا دەرەکەوێت تووشی سکچوونە بێت تووشی ڕشانەوە بێت کۆمەڵی حاڵەتی بەسەرا دروست زۆر باشە واستا بۆ ئەم ڕۆژە خواردنە لە قوتونراوەکانیش ئەگرێتەوە واتە سەلامەتی خۆراک پێویستە ئاگامان لە خواردنانەش بێکە لە قوتونراون تا چەند گرنگە ئاگاداری ئەکسپایرەکەی بین و لەکوێ هەڵ ئەگیرە ئاماژەت بۆ کردکە خواردنی فرێش لە پێش قوڵاندنی و لە پاش قوڵاندنی شوێنی هەڵگرتنەکەی کاریگەرە لەسەرەوەی کە سەلامەت بێ بۆ لە قوتونراوەکان بەس شەوازەکە ئێمە کاتێکە خواردن لە قوتووەنین بۆ لە قوتوێنین لەبەرە تەمەنی زیاد کات چونکە ئەگەر خواردن لە قوتونەن ڕێ تەمەنی زیادەکە بۆ خواردنێکی لە قوتونراو لە ناو بێنجی مارکێتەکانە لە هەر شوێنەکەدان ڕێ ئاساییە چونکە ئەو پرۆسێسانی کە بەسەری هاتووە پێویستەکە هیچ جۆرێک لە مادەیەکی ئۆرگانیزمی لەنا نێژی بۆی بتوانێت گەشە بکات ینی ئەمە ترس لێ نییە هەتاکو ئەو کاتێک کە سەری ئەو قوتووە کرێتەوە کە سەری کرایەوە
لەم کاتەیە گەورەترین گرفت دروستە بێ ئەو ماوەی تەمەنەیە کە بۆی دانراوە کە لە زۆربەی حاڵەتە لە ماوەی 3 ڕۆژە کە لە سەلاجە هەڵەگیرێ بێ بەکاربهێنرێت لە سەری 3 ڕۆژە نابێ بەکاربهێنرێ ئەوە بەنسبەت لە قوتونراوەکان کە سەریمان هەڵبسڕی ئیترە بێت سەلاجەوە بەکسەرە بێ لە سەلاجە پارێزگاری لێ بکرێت چونکە یەکسەر با بڵێن هۆکارە بۆ یەک مایکرۆۆرگانیزمەکان بتوان گەشەی تێدا هەلێک لەسەر ئەو وەڵامەی بەڕێزێت تا چەند گرنگە هۆشیاریمان هەبێ ئەم قوتوانە کە هەڵێ بچین مادەی پارێزراویتیە بۆ خۆراکە بەکار بێت باشە یاخو مادەکەی لێ جاکەیتەوە مادەی پارێزەر لە شیرە نمونەیەکی بەسیط هێنمە بۆ شیر ئەم شیری ئێستا فرێشمانێ لە مارکێتەکان هەر هاوڵاتیەک بچێتە مارکێتەکان سێری سەر قوتووی شیرەکان لەیبڵەکانیان بکە هەمانە 14 ڕۆژی لەسەرە هەمانە 3 مانگی لەسەرە هەمانە 6 مانگی لەسەر ئەکسپایری بەستی ئەو خوێ ئەگەر ئەوانەی سوێر کرابن زەیتونە خەیارە سیرە ئەم بابەتانە ئەو ئاوەی کە تایەتی بۆ ئەوەی کە خۆش کراوە مەبەستە ئەوە سەرکۆوانی ئەو ئاوە بشۆرێتەوە خواردنەکە لە دوای ئەوەی کە دەرئێنرێ ئەمە چۆن بێ ئاخر بەخوێ کە سوێر کراوە ئەمە مادەیەکی حافز بۆ پاراستنێتی ینی بۆ خوێ چونکە مادەیەکی پارێزەرە بەڵام ئەگەر مەبەستی فود ئەتیتیڤەکانە بێ منە بنزیک ئەسیدمانێ سۆربیک ئەسیدمانەمان مادەی کیمیاوی زیادەکرێت مەبەست لێ زیادکردنی تەمەن ماسیەکی قوتوێنین هەڵێ بسڕین سێرەکەن ڕۆنێکی تیا و مادەی پارێزراویتیە ئەمڕۆ دە مادە پارێزراوە لابین ئەجا بەکاری بێنین یاخۆ ئەو کێشەی نێتوانین نانە ڕاستەخۆ بەکارین چونکە هەمووی ئەو ڕۆنە هەر لەگەڵێ ئامادەی ئەسڵ لە ئامادەکردنی قوتووی خواردنە هەندێک ڕێگەمان هەیە بەکارێن ئەکوڵێنرێت هەر لە قوتۆکەیە خۆی لەسەریت ئینستراکشنەکەی لەسەرە چۆنە یان لە مایکرۆوێڤەکە گەرمەکرێت و چاڵە بچڕێت نەکەوەی کە زۆر جا خۆمان لە ناو تاوێکە هەموو ئینستراکشنی لەسەر نووسەوە چۆن بەکاربێنرێ ئەگە سیرکرێ زۆربانیان ئۆڤنی دانای یا مایکرۆوێڤاندانە پێشەوە هەڵبچڕێنێ بەکاربێنرێ زۆر باشە مامۆستاگیانۆک و کۆتا پرسیارمان وتەی تۆ بۆ هۆشیارکردنەوەی زیاتری خەڵک لەسەر ئەم بابەتە بێگومان ڕۆژێکی جیهانی کە تایبەتەکرێ بە بابەتێک گرنگی و ئامانجی خۆی هەیە کە ئەم ڕۆژەی بۆ جاریەکرێ وتەی تۆ بۆ زیاتر هۆشیاریکردنەوەی خەڵکی لەسەر ئەوەی کە ئاگادارێکی زیاتری سەلامەتی خۆراک بوون بۆ ئەوی کە تەندروستی خۆیان بپارێزن چییە؟ وڵای ئەمە لە سێ بەشەوە بێتە سەرخەت ینی بەداخەوە یەکەم لایانی حکوومەتە بێت زۆر بە پەرۆشە و سەریان بابەتە بکە ڕێکخراوی بانکی جیهانی ئەڵێ ساڵانە لە وڵاتە دواکەوتەکانە نزیکەی 110 بلیۆن دۆلار سەرفەکرێت بۆ چارەسەرکردن و حاڵەتانی کە نەخۆشانی بەی خواردنەوە دروستە بێت بۆ توانرێت کەنتی تەندروستی ئەمە حاڵەتانی کە هەمانە ئەو سەرفیاتی کە لەوەکرێت لە ڕێگەی پاراستنی خواردنی سەلامەتەوە بتوانین ئەو کەرتە تا ڕاتێک ببژێنەوە بۆیە حکوومەتە بێ بە جددی کاری لەسەر بکە لە ڕێگەی وشارکردنەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێگەی زانکۆ و پەیمانگاکانەوە خەڵکی پسپۆر هەن بێنرێنە سەرخەت چۆن بتوانرێت خواردنێکی سەلامەت بەرهەم بێنرێ چی لە ناو کێڵگەکانەوە هەتاوکە و دەقەیەگا بەدەستی وڵاتەکان دووەمیان بازرگانەکانە یعنی من لێرە وەکو ڕجایان لێکم تکام لە بازرگانەکانەوەیە تکایە گرنگی بن چۆن بە کوالیتی بەرهەمەکانیان ئەوەندەش گرنگی بە سەلامەتی بن چونکە کوالیتی نرخ زیاد دەکات بازرگان کوالیتی لا گرنگە چونکە لەسەر بنچینەی کوالیتی خواردنەکە توانێت نرخی زیاد بەڵام سەلامەتی لە ناوی خەڵ نایزانێ ئەو نیشتیمانان ئاگای سەلامەتی تکام وایە چۆن گرنگی بە کوالیتی بەرهەمەکانیان دێن ئەوەندەیش گرنگی بە سەلامەتی بن خاڵی سێمیشان کە وەزارەتی پەروەردەیە هیوادارم وەزارەتی پەروەردە بێتە سەرخەت لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە لە ڕێگەی کەسانی پسپۆرە هەڵدێوانەکان زیاد بکرێت بۆی مناڵەکانمان وشیار بکرێنەوە خواردنی سەلامەت بەکاربێنێن ئاگاداری ئەو حانوت و ڕیستۆرانتانە بن کە لە ناو خوێندنگاکانە بۆی بتوانێت خواردنێکی سەلامەت بگا بەدەستی مناڵەکانمانە چونکە لە ڕاستیە باجی ئەم حاڵەتە هەمومانەی دێن ئەمڕۆ نایدێن 2 ساڵیکەین بۆیە ئەمە زەنگێکە ئەم ئامارانەیش کە دروستەکە من حەزەکەمیەوە ئاماری شێرپەنجە وەرگرن نەخۆشخانەی هیوای ساڵی پاربێنن لەگەڵ ئەم ساڵە بەراوردیکەن بزانم ڕێنجی بەرزبوونەوەکە لە چ حاڵەتێکی مەترسیدایە و زەنگێکە بۆ هەموو لایەک بە هیوایەوەی کە هەمومان هۆشیاریمان هەبێ گرنگترین شدەوەیە کە هەر کەسێکمان هەر تاچێکمان وەکو گەورەکان مناڵەکاننا وشاریش بین بە مناڵەکانمان تا بزانینەوە خواردنێک کە ڕۆژانە بەکاری هێنین با سێریکەین ئەنجا بەکاری بێنین ئەمە لە هەمووی گرنگترا دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا سپاس